طبعا دو هداية، هدايتك من هي توفيقية، هدايتك من هي إرشادية. أما إرشادية رين موي خلقكين أمشجاري خلقكين، توفيقك إلهية سبحانه وتعالى. إخوي جورا نايلة دلت سبحان الله حلاوته تام وتشيجي لو عبادته أبينيت، يعني هتا يستاخوشي واد نبيني بو نمونه من نموني عباهيا مو بو آفرتك بيشتر بانطولي كردوتا بي سفر وخوي أرايش داو، يعني هتا أو هدايتنا يا كبي أتي هدايتي توفيقي للاين الله وجل جلاله أم آفرته تام وتشيج للتشك ناكات هەچی لە چکی جوان و مۆدیلات هەیە بۆی کۆکەرەوە لە تۆقی سەری ئەم ئافرەتەیە وەکو دڕکێک گوایە وەکو شتێکی نامە و ناشرین وایە لە سەری بکات. بەڵام کە هیدایەتەکە هات کە خوا تەوفیقی دا بۆ ئەو ڕێگایە، ئیتر سبحان الله ئەو عابایە ئەبێ بە نور لەبەریە، ئەو عابایە ئەبێ بە دڵخۆشی. یعنی ئێستا بۆ نمونە گەنجێ بێوی ڕیشدانێ هەتا هیدایەتەکە وەرنەگرێت سبحان الله ڕیش ئەڵی ئاگرە بە دەموچاویەوە، ئەڵی شتێکی زۆر ناشرینە بە دەموچاویەوە. خەڵکە بۆ هاتووە لەگەڵمانە بۆ عومرە بۆ حەج هاتووە، چونکە هیدایەتەکەی وەرنەگرتووە باوەڕتان هەبێ هیچ تاموچێژی نەکردووە لە عیبادەت. ئێوە تەسەورەکەن من خەڵکم هەبینی لە ڕۆژی عەرەفەیە، ئیترەوە ڕۆژی لێخۆشبوونە لە بەندەکانی خوا لە ئەو ساحە گەرمەیە باشە کە کێوی عەرەفەی پێڵێن، باوەڕت هەبێ بە تایبەت عەرەبەکان باشە واللهی لەوێ ڤەی پێکێشە جگەرەی ئەکێشە، قەسەم بەخوا خەریکی تیکتۆک بوو گوێی لە گۆرانیە گرت. ئەمە ناوی نووسیوە بۆ حەج ناوی هاتوۆتەوە، هیدایەتەکەی وەرنەگرتووە کە هیدایەتی ئەڵڵایە جەلە جەلالوه. بۆیە هەتا ئەو هیدایەتە وەرنەگری بەس کابرا گوێ لێگرێت ئامادە نییە تەطبیقی کات. کاتێک گەڵێ چاوەڕێم خوا هیدایەتم با لەو سۆنگەیەوە واڵێک کە هەتا ئێسا بۆ نمونە دڵم بە ئیشەکە خۆش نییە. تێگەی هیدایەتەکە ئەگەر لای خواوە هات سبحان الله دەستبەرداری حرام ئەبی، ئەگە حرام چەنێ زۆر بێ بە دەفتەر دەستت کەوێ وازی لێهێنیت. یعنی تۆ یعنی گەنجە کاتێک کە واز لە زینا هێنێ، واز لە مەشروب هێنێ، واز لە سەفەری حرام و پارەی حرامە هێنێ، ئەوە چی شتێ وای لێکا واز دێبێنێ؟ هیدایەتی تەوفیقی وای لێکات، هیدایەتی الله جل جلاله. داواکارم خوای گەورە هیدایەتی من و تەواوی ئەو خەڵکەش بات و ئەوانەشی کەوا تام و چێژیان لە هیدایەت وەرنەگرتووە.